سڵاوتان لێبێ ئازیزانم هاتینەوە لاتان لە پرۆگرامێکی تازە. سڵاو لێبێ ڕاستان چۆن؟ سڵاو لێبێ لیندا، تۆ باشیش هەر بژی تەندروستی چۆنە؟ زۆر باشم. یەخوا باشی. سڵاوتان لێبێ خۆشەویستانم، یادارم ئێوەش هەموو کات دڵخۆش و تەندروست باش بن. ئەم ئێوارێژ لەگەڵ هاوکارم لیندا گەڕاینەوە بۆ لاتان بۆ بابەتێکی تازە و هیوادارم ببینە میوانێکی تری ڕۆحسووکی ماڵەکانتان ئەم ئێوارێژ. بەدڵنیایە وەک هەموو ڕۆژێک کۆمەڵە بڕگە و بابەتی تازەمان بۆ ئامادەکردوون لە ئەمڕۆیە. یەکێک لە بابەتەکانیشمان بۆ ئامادەکردوون لە ئەمڕۆیە کە هیباوی کۆمەڵگایە و زۆر کەس لە ئێسەوە پێوەی ئەناڵێنێ. جالیندا پێمان بڵێ بابەتەکە چی و باسی چیەکەین؟ بابەتی ئەمڕۆمان سەبارەت بە پەڵەی پێستە، باسی پەڵەی پێستەکەین، چی شتێک ئەبێتە کاریگەریەوەی کە زیاتر پەڵەی پێست دروست ببێت، چۆن خۆمان بپارێزین لەوەی کە تووشی پەڵەی پێست بین، ئایا پەڵەی پێست ئەکرێ نیشانە بێت بۆ نەخۆشیەکی تر؟ وەڵامی هەموو ئەم پرسیارانە ئەدەینەوە. هەواڵ یەکەمان پێ بڵێ ڕاستان. هەواڵی یەکەمان تایبەتە بە زیانەکانی ئەوەی کە هۆکارن بۆ دروستبوونی پەڵەی پێستمان. بەدڵنیایەوە لە ژیانە زۆر هۆکار هەیە و زۆر شتەیە کە کاریگەریە کاتە سەر پەڵەکانی دەموچاومان و دروستبوونی شوێنەواری زیبکە و زۆر هۆکاری تری پەڵە. جایەکێک لە هەواڵەکان و یەکێک لە توێژینەوەکان کە ئەمڕۆ بۆمان باس کردوون، باز لەواکەین کە ئەو شاشانەی کە ئێمە بەکارێنین پێشتر وا مەزەندەکراوە تەنها تیشکی خۆر و ئەو گەرمەی کە لە خۆرەوە وەریەگرین هۆکارێک بوو بە توێکچوونی پێستمان. بەڵام ئێستا ئەم توێژینەوەی باز لەواکە کە ئەو تیشکە شینانەی لە شاشەکانی موبایلەکانمان و یاخود ئایپادەکانمانەوە وەریەگرین چه زیانێک بە پێستمانەگەێنێ. بازانایی زیاتر وەرگین لەم هاڵە فەرموون. توێژینەوەیەکی نوێی بەرفراوان کە لەلایەن پەیمانگای لاینز بۆ توێژینەوەی ژینگەیی لە ئەڵمانیا ئەنجام درراوە، زەنگێکی مەترسیدار لێدەدات سەبارەت بە هۆکارە شاراوەکانی پێست و دروستبوونی پەڵەی ڕەش و تێکچوونی ڕەنگی پێست. توێژینەوەکە کە بۆ ماوەی 8 ساڵ بە دوواداچوونی بۆ زیاتر لە 2000 خانم کردووە، دەری خستووە کە نەک تەنها تیشکی خۆر بەڵکو تیشکی شاشەی ئامێرە ئەلکترۆنیەکان و تەنۆلکە وردەکانی ناو هەوای پیس هۆکاری سەرەکین بۆ زیادبوونی میلانی. جا بەپێی دەرئەنجامەکان ئەو کەسانی لە ناوچە جەنجاڵەکان و شارە پیشە سازەکان دەژین بە ڕێژەی لە 40 زیاتر تووشی پەڵەی ڕەنگی پێست دەبن. تەنۆلکە وردەکانی ناو هەوا دەشنە ناو کونیلەکانی پێستەوە و دەبنە هۆی دروستبوونی پرۆسەی ئۆکسان. ئەمەش خانەکان هان دەدات بۆ بەرهەمێنانی بڕێکی زیادە لە میلانین وەک بەرگریەک کە لە ئەنجامدا بە شێوەیەکی پەڵەی قاوەیی دەردەکەوێت. دکتۆر کلۆدیا تۆرس پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و یەکێک لە ئەندامانی تیمی توێژینەوەکە دەڵێت ئێمە پێشتر تەنها خۆرمان بە تاوانبار دەزانی، بەڵام ئێستا دەزانین کە تیشکی شین کە لە موبایل و کۆمپیوتەرەکانەوە دەردەچێت دەتوانێت بچێتە ناو قوڵترین چینەکانی پێست و ببێتە هۆی تێکچوونی ڕەنگی پێست بە شێوەیەکی درێژخایەن. ئەم جۆرە تیشکە نەک هەر پەڵە دروست دەکات، بەڵکو چارەسەرکردنیشی قورستر دەکات چونکە کاریگەریەکەی لەسەر بنەمای خانەکانە. توێژینەوەکە جەخت لەسەر ئەوەش دەکاتەوە کە بەکارهێنانی دژەخۆرەکان زۆر گرنگە بۆ بەرگریکردن لە تیشک. پزیشکان ئامۆژگاری دەکەن کە پاکردنەوەی شەوانەی پێست بە شێوەیەکی وردی زۆر پێویستە بۆ لابرنی ئەو تەنۆلکە ژەهراویانەی لە کاتی ڕۆژدا لە هەواوە بە پیسیەوە دەلکێت بەدڵنیایەوە. هەروەها بەکارهێنانی سیرەمێکی دژە ئۆکسانی وەکو ڤایتەمین سی دەبێتە هۆی ئەوەی ڕێگری لەسەر شەستی ئەو زیانانە بکرێت کە دەبێتە هۆی دروستبوونی پەڵە. کەواتە ئازیزانم بەم شێوەیە ئەزانین کە تیشکی مۆبایل ئەبێت چەند کاریگەری ئەبێ لەسەر پێستمان بۆ پێویستە کات هەتا ئەگەر لە ماڵەوەش بین دژەخۆر بەکار بهێنین. جا هەروەکو لە هەواڵەکەیە باسمان کرد بەکارهێنانی ڤیتامین سی ئەکرێکێک بێت لە ڕێگە زۆر باشەکان بۆ پاراستن. جیالەوە پێویستەکە شەوانە پێستمان پاک بکەینەوە بۆ ئەوەی لە هەر تەنۆلکەیەکی زیان بەخش بیپارێزین. بەڵێ جالیندا تا ئێستا کە لەوەیە تێگەشتوین هۆشداریمان سەبارەت بەوە هەیە کە ئەزانین کە هەمومانەوە ئەزانین کە زۆر بەرکەوتنی تیشکی خۆر زیانی هەیە بۆ پێستمان، هۆکارە بۆ دروستبوونی پەڵە لەسەر پێستمان و ڕەشبوونی پێستیشمان بەدڵنیایەوە گۆڕینی ڕەنگی پێستمان. تا ئێستا بیرمان لەو نەکردبێتەوە کە ئەکرێت شاشەکانی موبایل و ئەو ئایپادانە و تیڤەکانی کە شاشەی تەلەڤیزۆنەکان کە لە ژیانی ڕۆژانە
ڕۆژانەمانە زۆر بەکارێنین هەرێکە لە ئێمە ئەویش زیان بە پێستمانەگەێنێ بە دڵنیایەوە خۆ ئەگەر کەسێک بێت ڕۆتینێکی تایبەتی بە پێستی خۆی نەبێت و پاکەرەوەیەکی تایبەت و ڕۆتینێکی تایبەت بەخۆی نەبێت کە پزیشکی پسپۆری تایبەت بە بابەتەکە بۆی نەدوێت و بۆی لەسەری نەنووسێت بە دڵنیاییەوە لەگەڵ تیشکی خۆر و لەگەڵ ئەو مۆبایل و شتانەی کە زۆر لە ژیانی ڕۆژانەیە بەکارێنن زیان بە پێستی ئەگەێنێت و هۆکارە بۆ گۆڕینی ڕەنگی پێستی و دروستبوونی پەڵە لەسەر پێستی بە دڵنیایەوە ئەمەش گرنگی ئەوە دەرخا کە هەر کەسێک پێویستی بەوەیە کە ڕۆتینێکی تایبەتی پێستی خۆی هەبێ بۆی بەردەوام دوور بێ لە دروستبوونی ئەو پەڵانەی کە هۆکارە ژینگەیەکان و هۆکارەکانی ژیانی ڕۆژانی هەریەکمان هۆکارن بۆ دروستبوونی ئەم پەڵانەمان بێگومان ڕاستە بۆیە پێویستەکە هەمومان هۆکارەکان کەم بکەینەوە جیالەوە هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە گرنگی ئەو باس لەواکەین کە وشکبوونەوەی ناوەی ئەندامەکان ئەکرێ کاریگەری هەبێ لەسەر ڕەنگی پێستمان و چرچلۆچی پێستمان جا بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بەم بابەتە فەرموو با بچین لای ئەم هەواڵە. توێژینەوەیەکی نوێی کلینیکی کە لە سەنتەری توێژینەوەی پێست لە لەندەن ئەنجام دراوە پەیوەندێکی ڕاستەوخۆ و ترسناکی لە نێوان وشکبوونەوەی ناوەوەی جەستە و قوڵبوونەوەی چرچلۆچەکانی دەموچاودا دۆزیوەتەوە. توێژینەوەکە کە تاقیکردنەوەی لەسەر زیاتر لە 1000 خۆبەخش کردووە دەری خستووە کەم خواردنەوەی ئاو نەک تەنها پێست وشک دەکات وەکو بە شێوەیەکی فیسیۆلۆژی پێکهاتەی ئیلاستین و کۆلاجین تێک دەشکێنێت. بەپی ئامارەکان ئەو کەسانەی ڕۆژانە کەمتر لە 1 لیتر ئاو دەخۆنەوە خانەکانی پێستیان توانای کشان و گەڕانەوەیان بە ڕێژەی لە 55 کەمتر دەبێت بەراورد بەو کەسانی کە بڕی پێویستی ئاو دەخۆنەوە. کاتێک جەستە تووشی وشکبوونەوە دەبێت ئەو لە پێستەوە بەرەو ئەندامە ناوخۆیەکان گرنگەکان دەگوازێتەوە ئەمە ژوا دەکات شینە دەرەکیەکانی پێست تەنک ببێتەوە و هێڵە وردەکانی دەموچاو خێراتر ببنە چرچلۆکی قوڵ. دکتۆر جەیمس هاریسۆن سەرپەرشتیاری توێژینەوەکە ئاماژە بەوە دەکات پێستی مرۆڤ وەک ئیسفنجێک وایە کاتێک وشک دەبێتەوە گرژ دەبێت و درست دەکات ئەمە ئەوەی زۆر مەترسیدارە ئەوەیە کە چرچبوونی پێست بەهۆی بێئاویەوە لە قۆناغا سەرەتایەکاندا بە کرێمەکان چارەسەر ناکرێت چونکە کێشەکە لە قوڵایی خانەکانەوەیە. ئێمە بینیمان کە ئەو کەسانەی بۆ ماوەی مانگێک بڕی ئاوی پێویستیان خواردووەتەوە گەشانەوەی پێستیان بە ڕێژەی لە 30 زیادی کردووە و هێڵە وردەکانی دەوری چاویان بە شێوەیەکی بەرچاو کاڵ بووەتەوە. جا پسپۆران جەخت دەکەنەوە کە تەنها خواردنەوەی ئاو بەز نییە بەڵکو دەبێت بە درێژایی ڕۆژ دابش بکرێت. زانایان ڕوونی دەکەنەوە کە پێست دوایین ئەندامە کە ئاوی پێدەگات بۆیە پێویستە ڕۆژانە کەمتر لە 8 بۆ 10 پەرداخ ئاو نەخورێتەوە. هەروەها ئامۆژگاری خەڵک دەکات کە دوور بکەونەوە لە خواردنەوەی بڕی زۆری کافاین چونکە کافاین وەک مادەیەکی میزپێکەر کار دەکات و ئاوی جەستەکەم دەکاتەوە ئەمەش پرۆسەی دروستبوونی چرچۆلۆچی خێراتر دەکات. بەڵێ ئەزیزانم زۆر ئێمە باسی ئەوەمان کردووە کە گرنگی ئاو خواردنەوە بۆ جەستە چه سوودێکی هەیە بۆ تەواوی ئەندامەکانمان و بەدڵنیایەوە بۆ پێستیشمان جایەکێک لە گرنگەکانی ئەوەیە کە پێستمان و تەواوی ئەندامەکانمان بە شێداریە هێڵێتەوە جەستەمان بە شێداریە هێڵێتەوە پێستیشمان ئەندامێک نییە کە بێبەش بێ بەدڵنیایەوە لەوە. ئەم توێژینەوەی باسی لەوە کردووە کە تاقیکردنەوەی لەسەر چەندەها خۆبەخشی زۆر کردووە کە بۆیان دەرکەوتووە ئەو کەسانی کە بە بڕێکی باشتر ئاو ئەخۆنەوە ڕێژەی چرچلۆچی لە دەوری چاویان و ئەو خەتە وردە چرچلۆچیانە کەمتر ئەبێتەوە و بەدڵنیایەوە دەموچاویان گەشاوەتر و ڕەونەقدارتر دەرەکەوێت. ئەمیش هۆکارەکەی بەدڵنیایەوە بۆ ئەو ئەگەڕێتەوە کە کاتێکە ئێمە لە جەستەمانە ئاو کەمترە خۆینەوە کۆمەڵە ئەندامی گرنگتر هەیە بۆیە ئەگەر شێداریەک لە پێستمانە هەبێت جەستەمان لە پێستمانەوە وەریەکدێ بۆ ئەندامەکانی توی جەستەمان بۆی بەدڵنیایەوە ئەندامەکانی تر گرنگترن بە بەراورد بە پێستمان بۆیە هۆکارە بێ بۆ دروستبوونی وردە پەڵە و وردە چرچلۆچی کە لە پێستمانە دروستە بێت و هۆکارە بۆ وشکبوونەوەی پێستیشمان لە هەمان کاتە. بێگومان ئەنجا خواردنەوەی ئەو زۆر گرنگە وەکو خۆت وتت ئەگەر بێت و ڕێژەی ئەو ئاوەی خۆینەوە کەم بێت بێگومان لە پێست و لە قژمانە بردرێت ئەمەش کاریگەری خراپ دانێ لەسەری جیالەوە دوورکەوتنەوە لەو خواردنانی کە کافاینیان زۆرە شتێکی زۆر باشە لەبەرەوەی کافاین مادەیەکی میزپێکەرە بێگومان وا کات کە
ڕێژەی ئاو لە جەستەمانە کەم بێتەوە ئەمەش کاریگەریە کاتە سەر وشکبوونەوەی پێست و کەمبوونەوەی کۆلاجین بێگومان هەمومان نەزانین کۆلاجین دوای 25 ساڵی وردە ڕێژەی دروستبوونی کەمە بێتەوە بۆیە پێویستە کات بە شێوەی سیرەمیش بەکاری بهێنین لە سەر و 25 ساڵیەوە بگمە بەدڵنیەوە جالیندا خۆم و خۆش زۆر باسمان لە گرنگیەکانی ئاو کردووە بۆ مانەوەی جەستە بە شێداری و زۆر گرنگی کەمان باس کردو ینی چەندەها پرۆگرام ئێمە باس لە گرنگی ئاو خواردنەوە و بەردەوامی ئاو خواردنەوەکەین بۆیە هەر کەسێک لە 8 بۆ 10 پەرداخ ئاو زیاتر بخواتەوە لە ژیانی ڕۆژانەیە بە شێوازێکی نەک هەمووی بەسەرێکەوە بە شێوازێکی دابشکاری جا هەروەکو لێنداش باسی کۆلاجینی کرد حاڵێکی ترمان تایبەتە بە کۆلاجین لیندا کۆلاجینی چێکە لە پێکاتە زۆر گرنگەکان بۆ پێستمان کە بە شێوەیەکی باش پێستمان بە گەنجی جوانی ئەهێڵێتەوە ئەم توێژینەوەی باز لەوە کاکە ئەو خانمانەی لە تەمەنی بێئومێدیە و ئەچنە سەر و تەمەنی بێئومێدیەوە کە بۆ نمونە لەوانەیە لە ژینگەی ئێمەیە لە تەمەنی 45 ساڵی بۆ 50 ساڵیا بێت ئاماژە بەوە کات کە لە دوای 5 ساڵ لە تەمەنی بێئومێدیە ڕێژەی کۆلاجین بە لەساسی کەمترە بێتەوە و دروستبوونی چرچولۆچی و پەڵەی سەردەموچاویان زیاتر ئەکات جا بە هۆکارەکەی زیاتر بزانین و زانایی زیاتر وەرگین لەم هەواڵەوە بفەرمونون توێژینەوەیەکی نوێی زانکۆی کالیفۆرنیا کە لە گۆڤاری پزیشکی بڵاو کراوەتەوە تیشک دەخاتە سەر گۆڕانکاریەکی بایۆلۆژی گەورە لە جەستەی ژناندا لە کاتی تەمەنی بێئومێدیدا توێژینەوەکە دەریخستووە لە 5 ساڵی یەکەمی دوای تەمەنی بێئومێدیدا پێستی ژنان نزیکەی لە سەیاسی هەموو کۆلاجینەکەی لەدەست دەدات ئەمەش ڕێژەیەکی چاوەڕوان نەکراو و خێرایە ئەم پرۆسەیە پەیوەندێکی ڕاستەوخۆی بە دابەزینی ئاستی هۆرمۆنی ئیسترۆجینەوە هەیە ئیسترۆجین وەک بزوێنەرێک کار دەکات بۆ خانەکانی فایبرۆبلاست کە بەرپرسن لە بەرهەمهێنانی کۆلاجین و چەوریە سروشتیەکانی پێست کاتێک ئەم هۆرمۆنە کەم دەبێتەوە پێست نەک تەنها تووشی چرچی دەبێت بەڵکو توانای پاراستنی شەی لە دەست دەدات و بە شێوەیەکی بەرچاو تەنک دەبێتەوە دکتۆر ئێلین پاوڵ پسپۆری نەخۆشەکانی هۆرمۆن و دەڵێت ژنان دەبێت ئامادەکاری بکەن بۆ ئەم قۆناغا داوازینی کۆلاجین لەم تەمەنەدا تەنها پەیوەندی بە جوانیەوە نییە بەڵکو پێست دەبێتە ئەندامێکی لاواز کە بە خێرایی بریندار دەبێت و درەنگ چاک دەبێتەوە ئێمە دەبینین کە پێستی ژنان لەم قۆناغەدا زیاتر تووشی هەستیاری و خوران دەبێت چونکە بربەستی پارێزەری پێست بەهۆی کەمی کۆلاجینەوە دادەڕمێت جا توێژینەوەکە پێشنیار دەکات کە بۆ کەمبوونەوەی ئەم کاریگەریانە پێویستە سیستمێکی خۆراکی دەوڵەمەند بە پرۆتین و دژە ئۆکسانەکان پەیڕۆ بکرێت پزیشکان ئامۆژگاری دەکەن کە بەرهەمهێنانی ببورن بەکارهێنانی کرێمەکانی ڤایتامین A وەکو ڕێتینۆڵ و بەکارهێنانی پێتادەکان دەتوانێت یارمەتی دەربێت لە هاندانی بەرهەمهێنانی کۆلاجینی نوێ هەروەها جەخت لەسەر ئەوش دەکاتەوە کە وەرزشکردن و سووری خوێن لە پێستدا چالاک دەکات و دەبێتە هۆی ئەوەی ئۆکسژین زیاتر بگاتە ئەو خانانی کە کۆلاجین دروست دەکەن و ئەمەش پرۆسەی پیربوون خاوتر دەکاتەوە کەواتە بەم شێوەیە ئەزانین کە کۆلاجین زۆر گرنگە بۆ تەندروستی پێستمان بێگومان وەکو لە هەواڵەکە گوێمان لێبوو لە سەداسی ڕێژەی لە سەداسی لە دەستەیات کۆلاجین کاتێکە خارمانەکەونە تەمەنی بێئومێدیەوە بە تایبەت لە 5 ساڵی یەکەمە جاوە تەنها بۆ جوانی نییە ئەمە بۆ پاراستنیشە چونکە پێست ئەو کاتە بێتە ئەندامێکی بێهێز بۆ زوو تووشی برینداری ئەبێت ئەی چارەسەرمان چێ بۆ ئەوە بەکارهێنانی ڕێتینۆڵ و پێپتایدەکان ئەتوانێت وەکو چارەسەر سیر بکەین بۆ ئەم حاڵەتە بەدڵنیایە و لیندا لە هەمان کاتیشە ئەتوانێت شێوازی ژیان بگۆڕێت کە ئەویش یارمەتی دەرێک بێ بۆ باشترکردنی حاڵەتەکە و یارمەتی دەرێک بێ بۆ خانەکانی کۆلاجین بۆ نمونە وەرزشکردن هەل لە توێژینەوەکە شاب ئاماژەی بەوەیە کە وەرزشکردنی کێکە لە ئەمڕازە باشەکان بۆی کە بتوانێت ئۆکسیجینێکی باشتر بۆ خانەکانی کۆلاجین بنێرێت تا ئەو کاتە کۆلاجینەکە بتوانێت بە باشتر ئیشی خۆی بکات و بە گەنجی جوانیش تۆ بهێڵێتەوە لە هەمان کاتیشە پارێزەرێک بێ بۆ پێستە و بەدڵنیایەوە شێوازی ژیانکردن و شێوازی خواردنیش کە دواتر چەند هەواڵێکی تایبەتترمان بۆ ئامادەکردوون تایبەت بە چ خواردنێک کاریگەریە کاتە سەر پێستمان و چی کاریگەریە کاتە سەرم کۆلاجینە لێرە ئەم توێژینەوەی بازەوەی کردووە کە وەرزشکردن باشترین ئامڕازە بۆەوەی کە بتوانێت ئۆکسیجینێکی باشتر بۆ خانەکانی کۆلاجین بگەێنێت ڕاستە بێگومان اینجا ڕاستان هەروەک هەردووکمان نەزانین زۆربەی خەڵکیش لاوانەیە بزانێت زانست وردە پێشەکەوێت بێگومان هەموو ڕۆژێشتی تازە ئەدۆزرێتەوە بۆ چارە
چارەسەری جۆرەها نەخۆشی جۆرەها کێشە اینجا ئێستا زانستێکی تازە هاتووە بۆ چارەسەری زیبکە و شوێنەواری زیبکە اینجا بۆ ئەوەی زانیاری زیاتر وەرگرین سەبارەت بەم زانستە فەرمون بابێکەوە بینەربین. دوایین دەستکەوتی زانستی لە جیهانی جوانکاری و پێستدا کە لە سەنتەری پزیشکی سامسۆنگ لە سیئۆل ڕاگەیەندراوە پەردە لەسەر تەکنۆلۆژیایەکی نوێ لادەدات بۆ لە ناوبردنی شوێنەواری قوڵی زیبکە و پەڵە سوورەکان. ئەم تەکنۆلۆژیایە کە بە لەیزەری پۆلشی نانۆ ناسراوە هیوایەکی گەورە دەبەخشێت بۆ ملیۆنان کەسەی کە بەدەست پەڵەی دوای زیبکەوە دەناڵێنن. ئەم ئەمێرە نوێیە پشت بە لەرەلەرێکی زۆر خێرا دەبەستێت کە لە چرکەیەکدا 1 ملیار جار لێدەدات. بەپێی ئەنجامە سەرەتایەکانی تاقیکردنەوەکان لەسەر 500 نەخۆش ئەنجام درراوە و ئەم لەیزەرە دەتوانێت شوێنەواری زیبکە بەڕێژی لەسا 80 لە ماوەی تەنها 3 جەلسەدا لەناو ببات بەبێ ئەوەی هیچ سووتانێک یان زیانێک بە شانەساغەکانی دەوروبەر بگەێنێت. دکتۆر سونگ مین پسپۆری تەکنۆلۆژیای پزیشکی ڕوونی دەکاتەوە کێشەی گەورە لە چارەسەرەکانی پێشتردا ئەوە بوو کە گەرمیەکی زۆریان بەکاردەهێنا ئەمەش هەندێک جار دەبووە هۆی تێکچوونی زیاتری ڕەنگی پێست بەڵام ئەم تەکنۆلۆژیا نوێیە کاریگەری فۆتۆمیکانیکی بەکاردەهێنێت واتە پەڵەڕەشەکان بە شێوەیەکی فیزیکی دەشکێنێت بۆ تەنۆلکەی زۆر ورد بەبێ بەکارهێنانی گەرمی پاشان جەستە بە شێوەیەکی سروشتی لە ڕێگەی کۆئەندامی لیمفەوە ئەم پاشماوانە لادەبات. ئەم نوێکاریە تەنها لەیزەر ناگرێتەوە بەڵکو توێژینەوەکە ئاماژە بە دروستکردنی پاچی زیرەک دەکات کە دەرزی وردی مایکرۆییان تێدایە و دەتوانن مادەی چارەسەرکرد ڕاستەوخۆ بنێرێتە ناو قوڵایی شوێنەواری زیبکەکەەوە. پسپۆران دەڵێن ئەمە داهاتووی چارەسەری پێستە چونکە کاتێک زۆر کەمتر دەخایەنێت و ئەنجامەکانی هەمیشەیین پزیشکان ئامۆژگاری گەنجان دەکەن کە لە کاتی هەبوونی زیبکەی چالاکدا بە هیچ شێوەیەک دەستی لێ نەدەن چونکە تەقاندنی زیبکە دەبێتە هۆی تێکشکانی بەستەرەشانەکان کە تەنانەت بە نوێترین تەکنۆلۆژیا چاکردنەوەیان کاتی دەوێت. عزیزانم شوێنەواری زیبکەیەکە کە لەوانی کە زۆر لە گەنجان و هەرزەکاران پێوەی ئەناڵێنن زۆر ئەوەشمان بیستووە کە بە دوای ئەوەیە ئەگەڕێن کە چارەسەرێکی تایبەتی بۆ بدۆزنەوە و چی بکەن لەو کاتانەی کە زیبکەیەک لە دەموچاویانایەت پێش هەموو شتێمە حاڵەتێکی ئاسایە و تووشی هەر هەموو کەسێکە بێت و ڕێژی چەوریەکە لە جەستەدا زیاترە بێت و ئەم چەوریە زیادەیە کێتە سەر ڕووی دەموچاوت تەقانن و دەستلێدانی زیبکەکە بە هەموو شێوەیەک زیانە پێ ئەگەێنێت و هۆکارە بۆ ئەوەی کە دواتر ببێتە هۆکارێک بۆ دروستبوون و سووربوونەوەی شوێنەواری زیبکەکە و واتە چاڵبوونی شوێنەواری زیبکەکە بۆیە باشترین چارەسەر ئەوەیە کە تۆ لی دوورکەویتەوە و سەردانی پزیشکی پسپۆر بکەیت تابر بە بابەتەکە هیچ بەرکەوتنێکە نەبێ لەگەڵیا چونکە بەرکەوتن و تەقاندنی و دواتر دەستدان لە شوێنێکی تر هۆکارە بۆ بڵاوبوونەوەی ئەم زیبکەیە و زیاتر دروستبوونی زیبکە لە شوێنەکانی ترا. ڕاستە بێگومان جیالەوەی کە واکات کە پێستەکە چاڵ ببێت کە بە نوێترین تەکنەلۆژیاش بە باشی و کاتی بوێتەوە و بە باشی چاک ببێتەوە بۆیە باشترەکە دەست لە زیبکەکان نەدەین بۆ ئەوەی کە تووشی پەڵە و تووشی چاڵ نەبێتەوە جیالەوە کە باسی ئەوەمان کرد ئەم تەکنەلۆژیا نوێیە گەرمی زۆر بەکار ناهێنێت کە پێشتر ئەمە کێشەیەکی گەورە بوو کە بەکارهێنانی گەرمی لەوانەیە زۆر جار وای لە حاڵەتەکە کرد بە خراپتر بێت بەڵام ئەم تەکنۆلۆژیا نوێیە بەبێ بەکارهێنانی گەرمی ئەم چارەسەرمان بۆ دەستە بەرەکات. بەڵنیەوە جالیندا ئەم ڕۆژ بابەتەکەمان زیاتر لەسەر ئەوە ئەڕۆین و پسپۆری تایبەتمان لەگەڵە بە بابەتەکە بۆی بزین چارەسەرە تازەترین چارەسەرەکان و چارەسەرە جیازەکان چییە کە لە ئێستاە بۆ شوێنەواری زیبکە و دروستبوونی پەڵە لەسەر دەموچاوە زیاتر لەسەر ئەوە ڕۆین بە دڵنیایەوە و بەڵام هەواڵێکی ترمان ئامادەیە کە یەکێکە لە هەواڵە دڵخۆشکەرەکان بۆ ئەو کەسانی کە حەزیان لە ماسی و ماسی زۆرە خوۆن لیندا تۆ ماسی حەز لێ من زۆر حەزم لە ماسی زۆری خۆی ئەی خۆم بەڵام زۆر حەزم لێت ینی زۆر نایخۆم یەکێکە لە خواردنە زۆ خۆشەکان کە بەڕاستی پڕ
ئۆمێگا 3 پڕڤایتەمینی تایبەت بەخۆی و بە تایبەت ماسی سەلەمون ئەمڕش ئەم توێژینەوەمان باز لە ماسی سەلەمونەکە کە بەڕاستی چێژێکی تایبەتی هەیە ئیترەها لە بە خەڵتەی تایبەتەوەکەی برژێنی وانە بە بەرژان و خۆشەوی برژێنی ئەو هەردووانە چێژەکەی زیاترە بەڵام بەدڵنیایەوە زۆر خەڵتەکە با زۆر خوێ و لیمەندۆزی و ئەم شتانەی تیانە بێ ماسەکە بە سروشتی خۆی بمێنێتەوە تام و چێژێکی تایبەت بەخۆی هەبێت سوتامێکی هەیە جام توێژینەوەشمان باز لەواکە کە ئۆمێگا 3 و بە تایبەت ماسی و بە تایبەتیش ماسی سەلەمون چه پارێزگاریەکە کات و چه پارێزگاریەک لە پێستایەت وەکو هێڵێکی بەرگری بۆ پێستە ئیشەکە بە زانیاری زیاتوەرگین لەم هاڵەوە فەرموون. توێژینەوەیەکی نوێی گشتگیر کە لەلایەن سەنتەری توێژینەوەی خۆراک و تەندروستی لە زانکۆی بێرینگ لە نەوریج ئەنجام درراوە پەردەی لەسەر نهێنیەکی گەورە لادەدات سەبارەت بۆی چۆن خواردنی ماسیە چەورەکان بە تایبەت ماسی سەلەمون وەک سیستمێکی بەرگری بایۆلۆژی بۆ پێست کار دەکات. توێژینەوەکە کە بۆ ماوەی 12 ساڵ بە دوواداچوونی بۆ زیاتر لە 4,000 کەس کردووە دەری خستووە کە خواردنی بەردەوامی ماسی سەلمون دەبێتە هۆی ئەوەی پێست بە ڕێژەی لە 145 زیاتر بەرگری هەبێت لە بەرامبەر زیانەکانی تیشکی خۆر و نیشانەکانی پیربوون. بەپێی دەرئەنجامە زانستیەکان ماسی سەلمون نەک تەنها دەوڵەمەندە بە ترشە چەورەکانی ئۆمێگا 3 بەڵکو خاوەنی مادەیەکی جە ئۆکسانی دەگبنە بە ناوی ئەستاکسانین ئەم مادەیەت وەک دژەخۆرێکی ناوخۆیی کار دەکات و بە شێوەیە کە لە ناو قوڵایی خانەکاندا جێگیر دەبێت و ڕێگری دەکات لەوەی تیشکی سەر و بنەوشەیی ببێتە هۆی تێکشکانی ڕێشاڵەکانی کۆلاجین و دروستبوونی چرچیرۆکی بەدڵنیایەوە و ئامارەکان ئاماژە بۆ دەکەن ئەو کەسانی لە هەفتەیەکدا دووژە ماسی دەخۆن چرچی پێستیان و توانای کشانی لەوانەی دیکە بە ڕێژەی لە سایسی باشتر و زیاترە. دکتۆر ئینگرید سۆرێنسن پسپۆڕی بایۆلۆژی پێست و سەرپەرشتیاری ئەم توێژینەوەیە دەڵێت ئێمە بۆمان دەرکەوت کە ماسی سەلمون وەک دەرمانێکی سروشتی بۆ نۆژەنکردنەوەی پێست کار دەکات. ئۆمێگا 3 ناو ماسیەکە نەک هەرچەندها هەڵکردنە ناوخۆیەکان دەکوژێنێتەوە بەڵکو دەبێتە هۆی ئەوەی چەورێ سروشتەکانی سەر پێست هاوسەنگ ببنەوە. ئەمەش وا دەکات ئەو کەسانەی پێستیان وشکە یان تووشی سووربوونەوە دەبن بە خێراییەکی سەرسوڕهێنەر پێستیان بگەڕێتەوە بۆ دۆخی ئاسایی. لە بنەڕەتدا خواردنی ماسی سەلمون وەک ئەوە وایە کە تۆ ڕۆژانە سیرەمێکی گرانبەهای دژە پیربوون بەجەستەت بدەیت بەڵام لە ناوەوە بۆ دەرەوە. جا توێژینەوەکە جەخت لەسەرەوە شکاتەوە کە خواردنی ماسی سەلمون یارمەتیدەرێکی گەورەیە بۆ کەمکردنەوەی ئەو زیانانەی بەهۆی پیسبوونی ژینگە و دووکەڵەوە بەپێست دەگەن. زانایان ڕوونی دەکەنەوە کە مادەی ئەستاکسانین 6,000 جار بەهێزترە لە ڤیتامین C بۆ بەرگریکردن لەو گەردە ئازادانەی کە خانەکانی پێستێک دەشکێنن. پزیشکان ئامۆژگاری دەکەن کە بۆ بەدەستهێنانی باشترین ئەنجام پێویستە ماسیەکە بە شێوازی بوخار یان برژاوی ناوفڕن ئامادە بکرێت چونکە سوورکردنەوە لە ناوڕۆنی زۆردا دەبێتە هۆی لە دەستدانی بەشێکی زۆری ترشە چەوریە سوودبەخشەکان. هەروەها ئاماژە بەوە دەکەن کە ئەو کەسانەی بەدەست نەخۆشیە درێژخایەنەکانی پێست وەک سەدەفەوە دەناڵێنن دەتوانن بە خواردنی ماسی چەور نیشانەکانی خوران و سووربوونەوەیان بە ڕێژەی لە 140 کەم بکەنەوە. ئەم توێژینەوەیە جارێکی تر دەیسەلمێنێتەوە کە کلیلی پێستێکی گەنج و درەوشاوە لە ناو قاپە خواردنەکانماندایە نەک تەنها لە سەرڕەفی دەرمانخانەکان. بەڵێ ئازیزانم بەم شێوەیە ئەزانین کە چارەسەرەکە نەکرێ لە بەردەممانابێ لەناو قاپە خواردنەکانمانابێ بۆ ئەوەی کە پێستێکی گەشاوەمان هەبێ تەندروستێکی باشمان هەبێت. جا باسی گرنگی خواردنی ماسیمان کرد بێگومان ماسیەکە نابێت لە ڕۆنێکی زۆرە سوور بکرێتەوە بۆ ئەوەی کە سوودەکەی خۆی لە دەست نەدات بۆ ئەوەی بە تەواوەتی سوودی لێ ببینین بۆ ئەوەی کە پێستێکی گەشاوەمان هەبێت. بەدڵنیایەوە چونکە لیندا سیستمێکی تایبەتی خواردن ئەکرێ پارێزەرێکی زۆر باشت بێ بۆی کە پێست بە گەنجی و جوانی و بۆ ڕەونەقی بمێنێتەوە. هەروەک لیندا باسی کرد ئەو خواردنانی کە لە ژیانی ڕۆژانەمان نایخۆین. ماسی سەلمونیەکە بوو لەو ماسیانی کە باسمان کرد لەگەڵیشیە بابەتی سەوزەکان چونکە ئێمە بە بەرداوامی باز لە دژە ئۆکسانەکانەکەین. سەوزەکانیش جۆرە جیاوازی هەر سەوزەیە کە لە ژیانی ڕۆژانە
نەمانە ئەیخۆین بڕێکی باش لە جێ ئۆکسانە تایبەتەکانی تێدایە ئیتر سەوزەی زۆر خۆشمان هەیە کە ئەتوانین وەکو زەڵاتە لەگەڵ ماسەکەیە بەکاری بێنین و بە دڵنیایەوە پارێزەرێکی باشە و ڕێگرێکی باشە بۆ مانەوەی پێست بە گەنجی و جوانی و بەڕەونەقی لەگەڵیان ڕاستە دەست خۆشڕاستان اینجا پرسیاری زیاترمان هەیە سەبارەت بە دروستبوونی پەڵە میوانی پسپۆرمان لەگەڵایە دکتۆری پسپۆرمان لەگەڵایە پرسیارەکانی لێکەین و وەڵامەکان وەرەگرینەوە بەڵام دوای ئەم وچانە لەگەڵمان نابن. دووبارە سڵاو ئازیزانم اینجا ئەمڕۆ باسی پەڵە ئەکەین بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەڵێن بارزان پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاریمان کردووە. دکتۆر بەخێر بیت. زۆر سپاسارەکەم. دکتۆر ئەمە ڕێک لەوە دەست پێ بکەم پەڵە چییە و لە چیەوە دروست دەبێت؟ خۆی پەڵا گەر بڵین هۆکاری زۆری هەیە وەکو دروستبوونەکەی و هەروەها زیاترینی پەڵا لەو کاتانە دروستە بێت کە ئۆڤەر پرۆدەکشنی میلانی نەبێ میلانین کە دۆنکۆڵی ڕەنگە لە پێستا زیاکە یا با بڵین بە هەر ئەنجامێک وای لێ کە زیاتر لە حەدی خۆی دەرچێت ئەو شوێنە پەڵە دروستەکە ئەوە هۆکار سەرێکێکێتی بە شێوەیەکی گشتی. باشە چ شتێک واکات کە ڕێژەی میلانی بەو شێوەیە بەرز بێتەوە؟ هەنێکی بۆ نمونە لەوە چێ هۆرمۆنات بێت بە تایبەتێسە بۆ نەو کەسانی کە لە ماسکی پریگنانسیان هەیە یا کاتی حەملە تووشی ماڵە ئەبن یا پەڵە ئەبن لەبەروی هۆرمۆنەکان بەرزە بنەوانێ لەو کاتە پەڵە زیاکە و هەروەها خۆر بلیانی خۆر و کەسانی کە پەڵیان هەیە بوون لە هاوینانە زیاترە سەکەن کە پەڵەکانیان زیاکە و کۆمەڵێک دەرمانیش بە شێوەیەکی گشتی بە تایبەتیوانی کە لە مەنعی حەملا بەکاریە ئەوانە هۆکارە سەرێکیەکان کە پەڵە دروست بێت. زۆر چاکە. دکتۆر بابەتی ڕێگری هەموو جارێ وتراوە خۆپاراستن باشتر لە چارەسەر و کەسیشمان نامانەوێت تووشی پەڵەیەک بین لەسەر دەم و چاومان پێیسمان بۆی پێش ئەوە ڕێگری لێ بکەین تایبەت بە بابەتەکە چ شتێک هەیە چ خۆپارێزیەک هەیە لە ڕووی بەکارهێنانی هەر شتێکەوە بێ یاخود خواردنەوە بێت یاخود شێوازی ژیانە بێ چ شتێک هەیە کە ڕێگری بکات لە دروستبوونی ئەم پەڵا و شوێنەواری زیبکانە؟ خۆی یەکەم ناسینەوەی حاڵەتەکە تۆزە زوو هەتا قورسی نەکردووە بۆ نمونە ئەو خانمانی کە بە تەمای دووژیانین لە کاتی حەملە ئەبێ ئاگیان لێبێ بە تایبەتی ئەگەر لە حەملەکانی پێشووە یا لە کاتی هەتا کچێنیشە ئەگەر پەڵەیان هەبوو بێ وا باشە زوو استیشارە بە دکتۆرکەن کۆمەڵێک عیلاجمان هەیە لە کاتی حەملە بەکاری کە سەیفن کێشیانی و کۆمەڵە عیلاجی پەڵەشمان هەیە نابێ بەکار بێت ئەو کاتە پێشەوەی پەڵەکە زۆر تەشەنم کا و تۆغ بێت ئەتوانێت بچێ بە لای دکتۆر کۆمەڵە عیلاج وەرکرێ هەرچەندێمە لە کاتی حەملە عیلاجی زۆر بەهێزی وەکو لەیزەر و ئانە بەکار ناهێنین بەڵام وەکوتم کۆمەڵێک لەوانە کرێمات هەیە توانین بەکاری بێنین و هەروەها دژەخۆر و خۆپارێزی خۆپارێزەکە تۆ بۆ نە زۆر نابێت چیتە بەرخۆر کۆمەڵە عیلاج و دەرمان هەیە بەکاری نەهێنی کۆمەڵە پرۆسیجەر هەیە کە لەوەچێ بۆ دەموچاو بەکاریە ئەوانە نەکەیت ئەو ڕێنمایانە زیاترین بە تایبەتی خۆی خۆر بە دەرەجەیەک و عیلاجیش بەکاربێنێ کە لە شێوازی کرێماتایە. دکتۆر لێکێک لە خاڵەکانە باسی تیشکی خۆرت کرد با بەسێکی دژە خۆر بکەین زۆر کەس هەیە پرسیاری هەیە شەریکێک بەکاربێنم بە بۆنێەوەی کە زۆر هاتووە یاخود SPF تایبەت بە کوردستان چەنە ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەیت؟ بەڵێ خۆی لەسەر هەر پاکەتێک یا لەسەر هەر شەریکێک کە دژەخۆر دروستەکە کۆمەڵی نەوعی دەدروستەکە بەپێی پێستەکە پێستی نۆرمەڵ جا ئەکاتەوانێ و پێستی وشک جیا ئەکاتەوە کۆمەڵی شێدارکەرەوەی لەگەڵادانێ پێستی جەور بۆ نمونە ئەبێت هەم ڕێژەی SPF-ەکەی زۆر نەبێت چکە کە ڕێژەی SPF زیا کرد عادەتەن چەوری ناو مادەکەش زیاکە بۆ ئەوانی کە زیبکەیان هەیە یا پێستیان چۆرە باش نییە وەکو شەریکەیە بەکاربێنی کێشە ئەوە زۆر دروست ناکات بەڵام ئیتر شتێک بێت کە بەڕاستی توبی بێ ناسرااو بێ ئەو شەریکەیە و بۆ جەوی خۆمان عادەتەن SPF 50 باشە هەرچەنە کۆمەڵە شەریکە بە شێوازی ترێکە بۆ نمونە تۆزە گۆڕانکاری تیاکە بەڵام بۆ خۆمان 50 زۆر باشە 30 هەتا هەر خراپ نییە بەڵام عادەتەن لە هاوینە 50 زۆر پێرفێکتە تقریبان لە سانەوسی ئەو تیشکەی کە ئەگا بە دەموچاوەکە ناڵۆژ بەکاری بێنین دکتۆر دژەخۆر هەیە زۆر سنسیتیڤە بە هەتا گڵۆپی خۆریش بەس ناوەڵا من لەگەڵەوانیم لە ماڵەوە تۆ بەکاریم لەگەڵ بۆ ماوەیەکی کەم کە بڵێم جۆرە پەڵەیەکیە یا پرۆسیجەرێکمان بۆ کردووە پرۆسیجەرێکمان بۆ کردووە تۆزێ مۆنەوەکو CO2
ئەو کەسانی کە بەتایبەتی ئەمە لە زستانانیشا بەکارێنین چکە تۆزە پێستەکە زۆر حساسە بێ نابێ خۆر لێیە ئەو لەوەتی ڕێنماییکەین کە تۆزێک ئاگای زۆر لە خۆی بە هەفتەیەک دەڕۆژی یەکەم یان بە شێوەیەکی گشتی بۆ ماڵەوە ناکرێتەوە لە ماڵی شەوشتی پێوە لە ماڵەوە تۆ ناتەوێت بەکاری بێن ینی ئایا زیانێکی هەیە؟ خۆی بتەوێنێتەوەی هەر مادەیەکی دوو جۆرمان هەیە فیزیکەڵ و کیمیکاڵیشمان هەیە ینی کیمیکەڵەکە مادی کیمیاییە تۆ فیزیکەڵەکەش بە هەمان شێوە یا هەر کرێمێکی تر ئەگەر زۆر بمێنێتەوە لەسەر پێست ئەو پێستە مەکوچۆن لای خۆماڵی هەناسە نایە بەڵام کۆمەڵی مادە هەیە بۆ چوریەتە سەر پێستەکە ئێمە و کاتەکە دایخین کێشەکانی تر دروستە بێ لەو لاوە بۆ نمونە زیبکەمان بۆ دروستە بێ لەوە چه ئیلتیهاباتی ژێر پێست دروست بێ وردە پیری و ئەوانە دروست بێ لەبەرەوە کە تۆ چیتە ماڵوعاتەن و مادانە لێکەیتەوە باشە بۆی پێستەکەی سراحەت کات زۆر چاکە دکتۆر ئەگەر باز لە حاڵەتێکی تر بکەین کە لە ناو گەنجانە زۆر باوە ئەویش دروستبوونی زیبکە و بە دوایشە دروستبوونی شوێنەوار و پەڵەی زیبکە دکتۆر خودی زیبکە شتێکیەت و ئەڕوات بۆچی لە هەنێک کەسە ئەبێتە هۆکاری پەڵە و دروستبوونی شوێنەوارێک لە دوای خۆی زۆر جوانە خۆی زیبکە بێزەبت بەو شێوازەیە کە باڵین لە 1970 کورە مناڵم زیاتریش لەوە لە کتێباڵە بەلایانی کەم لە 1970 خەڵک تووشێ بێت لە یەکێ لە پۆینتەکانی ژیانیە یعنی ئەوە کۆمۆنە بەس ئەویش بڵین هینیە مەراحیلی هەیە مەرحەلەی مایڵمان هەیە چەند زیبکەیەکی زیوانێکی بچووکە لەسەر پێسەکە دروستە بێ ئەوە عادەتەن بەبێ کێشە ئەڕوا و نامێنێتەوە ئەگەر وردە قورستر بوو لەمە بۆنە مایڵ و مۆدرێت و سفیرەکە گەیشتە حاڵەتی زۆر قورس ئەوانەی کە ها جەراعەت دەرەیە پێستیان ئەوە لە ناوە ئیلتیهاباتێکی زۆرەکە ئەو ئیلتیهاباتەنەوە کە شانەکانی ژێر پێسمان بۆ تێک بە و کاتێک کە شانەکان چاگەبنەوە بە شێوەی چی چاگەبنەوە یاوەتە چاڵی دروستەکەن یا ئەبێ بە پەڵە لەو حاڵەتانەی کە زۆر قورسە ئێمە زوو تۆزە پەنابینە بەر کۆمەڵێ دەرمان بۆی ئەو زیبکەیە زۆر نەگاتە حاڵەتی قورس کە دوایی وای لێبێ کەسەکە بناڵێنێ بەدەست ماکەکانی زیبکەوە بەڕاستی کە زۆر قورسە چارەسەرکردی بەعزێکی بێت چەند ساڵێ بەس خەریکی CO2 و کۆمەڵەشت بێت لە ئەخیریشان ناگایتە لە ساسە بتوانی بڵین پێستەکە تەواو بگەڕێنیتەوە دۆخی جارانی کەواتە چارەسەرێکی دوور و درێژە بەڵێ لەو حاڵەتانە بەو شێوازەیە بەس ئێمە زیاتر لەو کەسانایی بینین کە پێش دۆزینەوەی ڕیتان ئێمە حەبێکمان هەیە ڕیتانی پێڵێن حەبێکی زۆر باشە بەڵام سایدیفێکتی زۆرە ئەبێ ڕێک ستریکتلی لەژێر چاودێری پزیشکا بیرێ بەڕاستی یعنی بۆ دووجیانی لە کەتیگۆری ئەکسا یەکسەر ئەگەر لەو کاتا بیرێ کە خانمەکە دووجانە تەشەوهاتی خەڵقی دروستەکانی مناڵەکە ناتەواو دەرەچێت و هەروەها کۆمەڵێشت وەکو بڵێن کۆلسترۆڵە بۆ بەرزەکات و کۆمەڵێک ئەعرازی زۆری هەیە لەبەرەوە من قەت بە هیچ کەسێ ناڵێم خۆی لە خۆی بەکاری بێنێ چێ بە لای دکتۆر شکێمە ئەبێت بە فەحسیش مانگانە یا مانگونیە جارێک متابعی کەین بزانین فەحسەکانی چی لێ هاتووە ئەنجا ئەگەر کێشەی هەبوو بۆ جگەری بۆ گورچیلەی بۆ چاوریەکان ڕێک بۆ یەوەستێنی ڕاستە ئەنجە زۆر بەداخۆ ئێستا زۆر لە ناو خەڵکا باوە کە خۆیەچێ ئەو حەبە ئەکڕێ بە حەبی زیبکە بەناو بانگە خۆی لە سەیدا بەڵێ حەبە سوورەکە خۆی لە سەیدەرە وەرێگری هیوادارمەوە کەم بێتەوە زۆر خەتەرە بەڕاستی کەس ڕیکۆمەندی ناکەم کەس من خۆشم زۆر ناچارە بەخوا ناینووسم هینی زۆرە ماکی زۆرە دوای کێشەمانەکە بشی کەم زۆر بە وردی متابعەکەم تا کورسی حەبەکە تەواو بێت دکتۆر باسێکی پەڵەمان بۆ بکەیت چ جۆرە پەڵەیەک زۆر مەترسیدارە کە پێویست دەکات کەسەکە ڕاستە خۆ بچێ بۆ لای پزیشک چ جۆرە پەڵەیەک ئەکرێ بڵین ئاساییە خۆی پەڵەمان هەیە نیشانە بۆ نەخۆشیەکی بزەبت ئێستا کۆمەڵشتمان هەیە لەوە چێ نەخۆش هەر بڵێ بە پەڵەیە بەڵام لە ئەسڵان نەخۆشیێکی ترە یعنی بە پەڵە ئیبینێ بەڵام پەڵەکە ڕاستە پەڵەیە بەڵام بۆ نەخۆشیەکە لە ئەسڵا فەنگەڵە یا با بڵین کەڕوە کەڕووی پێسە ئەمە عادەتەن ئاسانتر چارەسەرەکرێ هەرچەندە جاری وایە گەڕێتەوە بەڵام چارەسەری ئاسانە عیلاج وەرەگرێ و نەجاتیە بێوەزاکە کۆمەڵێک پەڵەشمان هەیە بە تایبەتی ئەوانەی کە ماڵەیە زۆر جار بەڕاستی زۆر درێژخایەنە ینی یەکێ لە شتەکان ئەوەی کە تۆ نەخۆشەکە بزانی کە حاڵەتەکەی درێژخایەنە و ئەوە نییە کە بڵین کرێمێ بەکاربێنێ یا لەیزەرێ یا ئیتر نەجاتیە بێ و ئەڕوا بەتابەتی ئەویش دوو جۆری هەیە گەل لە سەر ڕووی پێست بێ ئەنی تەبەقەی یەکەمی پێست بێ ئیپیدێم بێ باشترە ڕوا ئەگەر لە تەبەقەی دوم بێت زۆر قورسە چارەسەرکردنی ئەتوانی کۆنتترۆلی کەیت و کەمی کەیتوانە بە زۆر قورسە بڵێ بە تەواوەتی ئەڕوا چکە جەنێتیکیش زۆر دەوری هەیە بۆ ماوە لە ئایلا هەیە
ڕاستە دکتۆرەگەر یەکێک لە حاڵەتەکانی تر کە گەنجان زۆر ئەم بەرکەوتنیان هەیە لەگەڵ ئەم شتانەی ڕۆژانەیانە بۆ نمونە ئەگەر زیبکەیەکیان لە دەموچاویانە بۆ دروست بێت دەستکاریەکەن و ئەیتەقێن و هەوڵێن لای بەرن یاخود زۆر جار ئەوەشمان بیستووە کە ئەڵێن بە ئاوی زۆر سارد دەموچاو و پشۆیت ئەگەر زیبکەی پێوە بێت زیبکەکە زوو نامێنێت ئەمانە ڕاستن دکتۆر؟ یەکەم زیبکە تەقانن بزەبت کێشە دروستەکە باش چکە ئەو بۆریەی کە چاوری تایە ئەو بۆریە خۆی بۆریەکی بەهێزە خی گەورەوە دروستی کردووە تحملی ئیلتیابات و شتەکەکە بەسکە تۆ تەقانێت چۆ ژێر پێستەکەەوە ژێر شانەکانەوە شەرەوە کێشە دروستەکە و ئەبێ بە پەڵا بێ بە چاڵ کۆمەڵی کێشە دروستەکە لەبەرەوە دەستکاریکردنی غەڵەتە چکە زۆر جار تۆ دەری بێنی بەس لە ژێرەوە تەقێت چێتەوە ناو شانەکانی ژێرەوە کێشەکانمان بۆ دروستەکە لەبەرەوە دەستکاریکردنی باش نییە وەکو ئەوەی بەکارهێنانی ئاوی زۆرگەرم بەکارهێنانی باش نییە بۆ پێست ئەو طبقەی سەرەوەی چوری پێست لا ئەبە سەواان لەو کەسانی کە پێستیان مشکە و پێستیشان چەورە هەر باش نییە ڕیکۆمێندی ناکەین بە ئاوی سارد ئەتوانێت وەکو هینێکی ڕۆژانە ئەگەر بتوانێت دوسێ دقە بە ئاوی سارد دەموچاوی پشوە یا بیخاتە دەفرێکی ساردەوە خراپ نییە پراکتسێکی باشە ئەگناوەکوتر ئاوێکی شلەتێن بۆ طبیعی کێشە دروست ناکات بەس ئاوی زۆرگەرم خراپە دکتۆر باسێکی هەنێک شت بکەین بەرمونە خواردن یاخود سترێسی دەرونی ئەم دووشتە ئەتوانن هۆکارێک بن یاخود کاریگەر بن بۆەوەی کەسەکە تووشی پەڵەی پێست ببێت پەڵا زیبکەش و پەڵەش عادەتەن بە تایبەتی زیبکە لەوانی کە قەلق نەگەر کۆرتیزۆڵ زۆر بەرز بێتەوە یەکێکە لەوانی ڕاستەخۆ زیبکە دروستەکە بۆ زیبکەش دوایەوەتر کۆمەڵێ پەڵەشتی بۆ دروستەکە خواردنیش کۆنتراڤێرسی زۆر لەسەر هەنێ ئەڵێ خواردن زۆر عیلاقەی نییە بە زیبکەوە بەڵام ئەوەی تاقی کراوەتەوە بە عیلاقەی هەیە گەر بە شێوازێکی کاتیش بێت منە کەسە هەیە ئەڵێ گوڵە بە ڕۆژە بخۆم بن ڕاستەخۆ ئەو زۆر باوە بزەبت گوڵە بە ڕۆژە بخوا چیە بێت چوری زیاکە و بێتە هۆی و زیبکە زیاکە بەڵام کاتی ترانی گەر گوڵە بە ڕۆژەکە نەخوا چەند ڕۆژە هین بێ ئەگەڕێتەوانێ بەسی وا هەیە زیبکەکەی درێژخایەن ئەوە پێویستی بە چاودێریکردنێکی زیاتر هەیە بۆی تووشی کێشەی تر نەبێت باش دکتۆر پێم خۆشە ئەو کاتەی ماومانە باز لە چارەسەر جیاوازەکانی تایبەت بە دروستبوونی پەڵە و شوێنەواری زیبکە بکەین لە ئێستا چ بەرەو پێشچوونێ لە چارەسەرەکانە هەیە لە کۆنا خەرجیەکی زۆرە ئەوی سەتاوەکو بتوانی چارەسەرێکی کێشەیەک لە کێشەکانی دەموچاو و سەرپێست و پەڵەیەکی سەرپێست بکەیت لە ئێستایا چۆنە دکتۆر یەکێ لە چارەسەرەکان ئێستا بۆ نە بۆ پەڵام یەکێ لە چارەسەر گرنگەکان بەڕاستی هەر وەکو خۆی ماوە تۆ کە کرێماتە کۆرنەرسۆنێکی گرنگ کرێماتە کە تۆ بەکاری بێنی باش وە خۆپارێزیە کە دژەخۆرە و هەنی حاڵەتی قورسمان هەیە تر بەلا بینە بەر بڵین لەیزەر بەڵام لەیزەری ژەبێت بەڕاستی جۆری پێستەکە هەڵسەنگانێکی باشی بۆ بکەیت لەو پێستانی کە زۆر تەنکن نابێت لەیزەرێکی زۆر بەهێزیان بۆ بکەیت بۆ لە وەرزەکانە بزانی کام وەرزە هەڵبژێری لە وەرزی هاوی نابۆ نمونە زۆر باش نییە تۆ دەستکاری ئەو پەڵە بکەی بە لەیزەر و کۆمەڵەشتی قورس جاری وای حاڵەتەکە زۆر قورسترەکە و لێمان تێگا ئیتر کۆمەڵشتی ترمان هەیە لە ڕێگەی دەرزیەوە دەرزی هەیە بڵین گلوتاثیۆنی لە ناوایە ترانێکزامیک ئەسید ئەمانە ئەنتیۆکسیدەنتی باشن لە هەمان کاتە ئیش لەسەر پەڵەکانەکەن پلازما شتێکی باشە هەتا ئێستا شێمە هەر بەردەوامێکین کۆمەڵشتی تازە دەرزی تازە هاتووەکو ئێکزۆسۆمەکان ئەویش بۆ پەڵە و کۆمەڵێ مەشاکی لە توانین بەکاری بێنین ئەوانە شەمووی سوودی خۆیان هەیە بەڵێ دکتۆر باشترین ڕێگاکان چین بۆ پاراستنی پێستێکی هەستیار کە پێستێک زۆر تووشی کێشە بێت ئێوە خۆتان چۆن نەخۆشەکە چۆن بڵێ چارەسەری بۆکەن بۆەوەی کە پێستێکی هەستیار چارەسەر بکەیت پێستی هەستیارێکی لەوانەی هەتا جاری وایە تۆ کرێمێکی بەسیتیشی بۆ نووسیت تووشی ئێڕێتەیش نەبێ کۆمەڵی کێشە دروستەکە لەبەرەوە بێ بە دوای پرۆدەکتانە بگەڕی کە زۆر بڵین هینترە پرۆدەکتێکی بۆ پێستێکی سێنسیتیڤە بۆ ئەوانە دروستکراوە شتی تەبیعی زیاتر بەکار بێ دژەخۆر بەکار بێ ڕۆژانە کە بۆ پێستەکە گونجاو بێ وەک ینی بۆ ڕۆتینێکی شەوانە تایبەت بەخۆی هەبێ ئەگەر پێستەکە وشک بێت و سنسیتیڤ بێ بۆ نەشێدارکەرەوە زۆر باشە ئەو پێستانەی کە زۆر چەورن بۆ غەسوولێک کلینزەرێکی باش بەکاربێنێ ڕۆژی دووجار جارێ بۆ دووجار پێی پشوە ئەوە کۆمەڵە ڕیکۆمێندیشنی ئەینێ کە بتوانێت لەگەڵ پێستەکە ڕابێ و جۆری پێستەکەی خۆی بزانێت چی باشە بۆی بەکاربێنێت چی خراپە لی دوورکەوێتەوە
باش دکتۆرەکە باسێک لە خودی پرۆسەی لەیزەر بکەین لەیزەرەکە چۆن ئەنجامەدرێ بۆ لابرنی پەڵە و پێش ئەنجامدانی لەیزەرەکە و دوای ئەنجامدانی لەیزەرەکەش چ ڕێنماییەک هەیە تایبەت بێ بە چارەخوازەکە کە بێیت چونکە زۆر جار باز لەوە کراوە کە لە دوای 10 ڕۆژ لە ئەنجامدانی لەیزەرەکە نابێ هیچ تیشکۆکی خۆر لە دەم و چاوە ئەمە تۆزێ ئەستەمە بۆ بە تایبەت بۆ کۆمەڵگای ئێمە. بەڵێ ئەویش هەم جۆری لەیزەرەکانمانە گۆڕێ باشە هەم جۆری پەڵەکانمان سەکومە کۆمەڵە پەڵەمان هەیە پەڵەی ماڵە جیاوازە بۆنە لەگەڵ پەڵەی تەمەنە پەڵەیەکمان هەیە لە تەمەنان ڕۆیە پەڵێکمان هەیە لە شڵی پێستا و کەسانی پێستیان ئەوە لە تەمەنێکی زووار ڕۆیە ئەوانەی هی تەمەنە بۆ کۆمەڵی پەڵەی لە 150 ساڵەوە ڕۆیە ئێمە CO2مان هەیە ئێندیاگمان هەیە ئەمانە هەر یەکەی لەسەر میکانیزمی تایبەتی خۆیان ئیشەکەن وەیڤلێنگسی تایبەتیان هەیە بۆ نە CO2 لەسەر کرۆمۆفۆری پێست لەسەر ئاو ئیشەکە بۆی کەلی یەکسەر پێستەکە وشکە بێتەوە و نقطەی سپیتیا دەرەکەوێت دوای ماوەیەک پێستەکە پێسەڵەیە تەقشیرە بێنین پێستێکی تازە دروستەکەی لەو کاتە زۆر زۆرورە کە تۆ بیپارێزی لە خۆر لەبەر ئێمە CO2 بۆ نمونە یەکەم بۆ هەموو کەسێ ناگونجێ بەڕاستیەوانی کە زۆر پێستیان تەنکە زۆر حساسە وە ماڵەی زۆر قورسیان هەیە هەر بۆیان ناکەین چکە هینە بێت بەعکسەوە زیاتر تۆخە بێتەوە لە هاوینانە هەر نایکەین ئەگەر بە تایبەتی کەسێک چوونە دەرەوەی هەبێ اینجاری وایە من بە کەسەکەڵمە خۆ کەرەنتینەکەی هەفتەیە 10 ڕۆژ نەیتە دەرەوە ئەگەر ناتوانانی ئەوە بکەیت دەوامێ هەیە هەڵیگرە ساڵێک ترێکەین ئێستا بە کۆمەڵی کرێمات و شتەڕۆین و هەروەها ئەو کەسانی کە پەڵەی بڵین هینیان تەمەنیان هەیە ئەتوانی ئەندیاک بەکاربێنین نقطە ئەیە لە پەڵەکان زۆر ئیفێکتیڤە زۆر باش پەڵەکان لا ئەبە بەڵام جاری وا هەیە دوای 2-3 ساڵەوە چێ پەڵەکە بگەڕێتەوانێ دیسان پێویستی بە پرۆسیجەری تازە هەیە جارێکتر لەیزەری بۆ بکەین ئەویش دیسان بەڕاستی لە هاوینانە ئەگەر زۆر خۆی نەتوانێت پارێزێ زیاتر ئەڵین وەرە لە زستانانە بیکەم دەستانانە ڕیکۆمێندیشنەکەین دەستخۆش دکتۆر یەکێکی تر کە خۆم زۆر لام پرسیارە یەکێک لە پرسیارەکان هەرچەنە لەوانەیە کەمێکیش دوور کەوتمەوە ئەویش ڕەشی ژێرچاوە ئەگەر ئەوکو کۆتا پرسیاریش باسی ڕەشی ژێرچاومان بۆ بکەی نوێترین چارەسەرەکان بۆ ڕەشی ژێرچاو چکە ئەوەنەی کە خۆم بە دوواداچوونم بۆ کردی بە هەموو شتێک بۆ ژێرچاو بەکار نایەن ئەبێ زۆر لەوە ئاگادارتر بیانی لە بەشەکانی تری پێست باسێکی ئەومان بۆ بکەی نوێترین چارەسەرەکان بۆ ڕەشی ژێرچاو چیە وەکو دەرزی وەکو کرێمات باڵێ بعضی ژێرچاو هەیە ڕەشە بعضێک هەیە ڕەشیشە و چاڵیشە کەگەر چاڵ بوو ئەبێت تۆ مادەیە بەکاربێنی پڕیکەیتەوانێ کەواتە زیاتر بێ فیلەر بێ کەویش فیلەر ژێرچاو زۆر تایبەتە بێ زۆر براندێکی باشیش بێ بۆی کێشە دروست نەکە بۆی ئەو چاڵە پڕکەیتەوە دوای ئەوەی کە ئەگەر چاڵی هەبوو بە ڕەشی هەبوو کە چاڵەکەمان چارەسەر کرد عادەتەن ڕەشێکی چارەسەر بێ بەس بەعزەیە کەس هەیە زیاتر ڕەشی هەیە ینی چاڵی نییە بە قوڵاچوونی نییە ئەمە عادەتەن کۆمەڵێک مادە هەیە وەکو میزۆفیلەر و ئەوانە کە تایبەتە ئەین لە ژێر چاوەکە بۆ ماوەیەکی کاتی ینی 5-6 مانگێک حەلە بێ و دوای ئەوە بێت بڵین دووبارە کرێتەوانێ وەکو ڕۆتیناتی شەوانە کۆمەڵێک کرێماتی ژێر چاو هەیە توانێت کەسەکە خۆی بەکاری بێنێ یەکێ لە هۆکارە سەرەکیەکانی تریشی ڕەشی ژێر چاو کە دروسە بێت طبعاً ئەو پێستی ژێرچاو زۆر تەنکە و زۆر جار لە ژێریشەوە سەپۆرتی تری وەکو سۆفتیش و کەمە لەبەر ڕەشەکەی زیاتر دەرەکەوێ و قوڵە بێت بەس ئەو کەسانە بۆ پێویستە شەوانش خۆیان ڕۆتینێکیان هەبێت کە ئەو کرێمانە بەکاربێنن و هەروەها تۆزە خەوەکان ڕێکەنەوە زۆر درەن نەخەون چکە هیلاکی و کەم خەویش هۆکارێکی سەرەکیین بۆیان کۆمەڵی ڕێمیدیش تریشەیە وەکو ماڵەوە توانی بۆ خەیار هەر خەیار قاشکەی بیخیتە سەری ئەمە کاریگەری ڤیتامین کەی تایە بۆ ئەوانەی کە ڕەشیان هەیە کەمیە کاتەوە دەستخۆش دکتۆر زۆر بەخێر بیت زۆر سپاس بۆ زانیارەکانت زۆر سپاس دەکەین ئازیزانم بەم شێوە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم سوودێکتان وەرگرت بێت ئاگاتان لە تەندروستی خۆتان بێت خواتان لەگەڵ دووبارە زۆر خۆشحاڵ بووین و زۆر سپاس بۆ دکتۆر و زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمانابوون هیوادارم هەموو کات دڵخۆش و تەندروست باش بن و تا بابەتێکی تر هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ بێ ئازیزانم